ئەم دیمەنانە نمایشگای گوێز و بەرهەمە پاییزیەکانی هەورامانە کە ژمارەیەکی فراوان لە گەشتیار و خاوەن پیشە جیاوازەکانی لە ناوچەی هەورامان کۆ کردووەتەوە. ئەمە کڵاوزاری پێڵێن لای خۆمان چەندین شێوە و جۆراوجۆر دروستەکرێت. زیاتر من حەزم لاوری بوو بۆیە حەزم کرد ئەم جۆرەیان بکڕم و بیبەوە لەگەڵ خۆم. بیرۆکەی نمایشگاکە هی گەنجێکی ناوچەکەیە. چەند جارێک لە جێبەجێکردنی بیرۆکەکەیدا سەرکەوتوو نەبووە، بەڵام دوجار هەزاران گەشتیاری لە خۆی کۆ کردووەتەوە. لە زۆربەی شوێن پێوترێت دووشەمە بازار یان جمعە بازار یان پێنجشەمە بازار. ئەو کللتورە لە وڵاتی ئێمە تا حەدێک نەبووە. هەوڵێک هەیە لە کەلارە یان لە کەرکووکە بەم شێوەیە هەیە. ئەمە پێمان باش بوومە لە منتیقی خۆمان منتیقی هەورامان و خۆرماڵدای بنین بە حکومیەوەی ئێرە شوێنێکی گەشتیاریە و بەروبوومێکی زۆری کشتتوکاڵیشی هەیە. ئەم نمایشگا و فستیڤاڵانە بوونەتە دەرفەتێک بۆ ئەو خاوەن پیشانەی کە لە بازاردانین و لە ماڵەوە کار دەکەن، دێنە ئێرە و بەرهەمەکانیان دەفرۆشن. سەرپێمان هێناوە، ئێمە ماوەی 2 ساڵە دەستمان کردەوە بەم ئیشە لە فستیڤاڵ و بۆنەکانە بەشداری ئەەکەین بە کوڵاوی. ئێمە بەکاڵی لە ماڵەوە ئەیفرۆشین، دانەی کامل ئەەکەین و گەیاندنمان هەیە بۆ شارەکان بۆ دەوروبەری خۆمان. خواردنێکی باشە لە وەرزی پاییز زستانە فرۆشێکی باشی هەیە. لە ڕاستیە ڕاستە بەرهەنگ گرنگە، بەڵام لە بەرهەم گرنگترەوەیەوە بەرهەمی کە بەدەستمانە خصوصن کە بەرهەمەکە خۆماڵی بە ساغیکەینەوە بەداخۆ بۆی ئەو قێرانە داراییەوە بەسەر هەرێمی کوردستانە هاتووە تا ڕادەیەک بەسەر جۆرەیان بازار سیستیکی ئەوتۆ هەیە. ئەم جۆرە فکرانە ئەم جۆرە پرۆژانە کارگەی ڕاستە خۆ هەیە و هیچ نەبێت جۆرێک لە جۆرەکان کڕیار و فرۆشا بەیەکە گێن. نمایشگاکە بڕیارە هەفتانە بێت بۆ ناساندنی بەرهەمی گوندەکان هەر هەفتە و بە ناوی گوندێکەوە ناوبنرێت تا بەرهەمەکانیان زیاتر بە بازار بکرێن. پارەمان لە هیچ هینێک وەرنەگرتووە، لە کەپرەکان وەرمان نەگرتووە، تەنها مەبەستمانە ئەم بیرۆکەی ئەمە ببێتە نەریتێکی جوان ساڵانە و ببێتە لە پارێزگای هەڵەبجە گۆڕانکاری تیا بکرێ، بچێتە سیروان، بچێتە ناو سنتەری هەڵەبجەوە تێوەڵە و بیارە ئەو شوێنانە بگۆڕێمە ئەبێتە هەلی کار بۆ کۆمەڵی خەڵکو و ڕەخساندنی زمینەیەکیش بۆ ڕاکێشانی گەشتیار بۆم ناوچەیە. نزیکەی 80 خاوەن پیشەی جیاواز بەشدارن. ئەوان داوایان ئەوەیە لە حکوومەت پشتیوانی لە بازارێکی هەفتانەی لەم جۆرە لە هەورامان بکات تا بتوانن بەردەوام بن لە کارەکانیان. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەورامان.